بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست ڕۆژەوانان خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی گفتوگۆ بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبین. لەم ئەڵقەیەدا باس لە تێڕوانینی ئیسلام بۆ زیادەڕۆیی واتە ئیسراف دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوستار هەورامی زانای ئاینی. مامۆستاجان بەخێر بێت. گەر لێەوە دەست پێ بکەین بزانین ئیسراف چییە و بە چی دەوترێت ئیسراف؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. إسراف لا شرعي إسلام دا بهر بەکارهێنانێکی كي زيادة الربي ولا سنور تێبەڕاندن پێی دەوترێ ئیسراف. جا ئیسراف دەبێ بزانین لە زمانەوانیە ئیسراف چۆنە و لە قورئانی پیرۆزدا پاشان لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دوایی بگەڕێن بزانین زانایان چۆن لە مەسەلەی ئیسراف تێگەشتون. ئیسراف ڕاغبی ئەسفهانیە فەرمێت تەجاوز الحەد تێپەڕاندنی هەر سنوورێک في كل فعل يفعله الإنسان هر کردەوەیەک ئینسانێکی مسلمان یا هەر کەسێک بەگشتی هەر مرۆڤێک هەر کارێک ئەنجام بدا ئەگەر بێت و کارەکە سنووری بەزاندبوو پێی دەوترێ ئیسراف. ئەم کارە چ حەڵاڵ بێ و چ حرام بێ هەر وشەی ئیسرافی بەسەرا دەچەسپێ و بە ئیسراف حساب دەکرێت. جا ئیسراف خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ باسی ئیماندارانەکە ببم شێوازە دوعا بکەن ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا. واتە ئەمر و کار و کردەوەی ئێمە ئیسرافی تایە زیادە ڕەوی تیا بووە. پاشان ئەگە سەیرێکی زیاتری بکەی ئیسراف لە زمانەوانیە هەر کارێک ئەگەر حەڵاڵ بێ و ئەگەر حرام بێ زیادە ڕەوی سنووری تێپەڕان زیاد بەکارهێنرا پێ وترێ ئیسراف. جا ئیبن سوفیانی کوڕی عوینە فەرمێ هەر ماڵێک ببەخشی لە غەیری تاعەتی خوای پەروەردگارە ئەویش پێ دەوترێ ئیسراف. ئەفەرمێ قەلیلەن کانە ئەو کەثیرەن کەم بێ یا زۆر بێ ئەوە پێی دەوترێ ئیسراف. جا ئیسراف هەر تەنها ماڵ نییە هەر تەنها لە ماڵان نییە بەڵکو ئیسراف لە کاروباری دیکەی ڕۆژانەی ئینسانەکانە ئیسراف هەر ڕوو دەدات. زۆر باشە تۆ ئەم قسێت ینی منت ڕاکێشا بووی کە بپرسم لێت مامۆستا ینی زۆرێک لە هاوڵاتیان لە خەڵکی کە باز لە وشەی ئیسرافەکرێ یەکسەر بیریان بۆ خواردن و سەر سفرە ئەچێ. کاتێک ئێمە لە ئاو خواردن لە نان خواردن لەسەر سفرەمان ئیسراف نەکەین ینی بیرمان بۆ شتیکە ناچێت. جارە بامی هەر لەسەر سفرەوە دەست پێ بکەم ینی بەڕاست قەرەباڵغکردنی سفرە ئیسرافە یان چ شتێک لە سەر خواردن و لەسەر خوان و لەسەر سفرە ئیسرافە؟ بەڕێز هەر وەکو ئەرزم کردی دیارە تەنها خواردن ناگرێتەوە بەڵام با لە خواردنەوە دەست پێکەین. بەکارهێنان و کۆکردنەوە و جەمکردنی جۆرەکانی خواردن چەند جۆرێک لە خواردن چ گۆشت بێ چ برنج بێ چ ڕەش بێ سوور بێ سپی بێ هەموو ئەم جۆرە خواردنانە لەسەر سفرەیە کۆبوونەوە کەس ناتوانێت نکولی لەوە بکە کە ئەمە ئیسرافە چونکم ئینسان یەک گەدەی پێوەیە و بە ئەتوانێت بەوە لەوە کەمتر ئیکتیفا بکە و ئەم بەکارهێنانی زۆر جۆرەکانی خواردن ئیسرافە چۆن لە جلوبەرگا بە هەمان شێواز بەڵام جۆرەکانی خواردن و کۆکردنەوەی ئیسرافە بەڵکو لە هەڵە لەوە گەورەتر و هەڵەتر ئەوەیە کە لە مانگی ڕەمەزانە یەکێک لە حکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە کە ئینسان بزانێت کە خەڵکێک هەیە برسیەتی ڕۆژی نیوەڕۆ ژەمێکی نیوەڕۆ ئێمەنان ناخوێن ناکرێت مسلمانێک تا ئێوارە بە ڕۆژوو بێ بەڵام ئێوارە حەقی نیوەڕۆژ بکاتەوە ئەم پێی دەوترێ ئیسراف. واتە زۆر بەکارهێنانی خواردن و زۆر خۆدانە دەست ئیشتیها و ئارەزوات ئەمە پێی دەوترێ ئیسراف. پرسیارەکە بەم جۆرە نەکەین ئایا تەنەوع هەمەڕەنگی لەسەر سفرەکە بۆ ئەمە ئیسراف بێ ئەگەر بە کەمێتێکی کەم بێ هەر شتێک کەمێتێکی کەم بێ و بخورێ و لی نەمێنێتەوە بۆ نەڵین ئەوەی کە هەر یەکێک لەو کەمێتیانەی لەو نەوعانی لەسەر سفرەکەمان هەیە ئەگەر زیاد لە پێویستدانرا بێ دوایی خەسار بێ بەمان بڵین ئیسراف. عەرزی برای خۆم کەم ئەو فەرمایشتەی تۆ ئەو پرسیارەی تۆ زۆر دقیق و وردە.
کە وتمان ئیسراف واتە زیاد بەکارهێنان ئەگەر بێت و تەنەوعەکان هەر لە یەکێکیان کەمێک بەکار بهێنی لە هەمویان ئیسفادە بکەی ئەمە ئیسراف نییە بەڵام ئەگەر ئەوەندە بهێنی دوایی لێ بمێنێتەوە لێمانەوەی چ ڕێگەیەکی دیکەی هەیە یا هەڵی دەگری گەرمی دەکەیتەوە بۆ ڕۆژێکە کە دروست نییە و کارێکی خراپە و لە ڕووی تەندروستی و باش نییە ئەگەر ئەی ڕێژی هەر خراپە و کارێکی باش نییە یعنی تەنەوع ئیسراف نییە بەڵام زۆر بەکارهێنانی جۆرەکان ئیسرافە. زۆر باشە ئەکرێ بڵین ئیسراف تەنها مادی نییە تەنانەت معنەویشە ینی لە معنەوێتیشا ئیسراف ئەکرێ. بەڕێزەکەم جا ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەی لە 20 شوێنە وشەی ئیسراف هاتووە لە قورئانی پیرۆزە لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 13 فەرمایشتمان هەیە باسی ئیسرافەکە ئەوانەی کە لە قورئانە باسیەکە خوای پەروەردگار باسی قەومی لوطەکە ئەفەرمێ ئینەکم لەتەئتون الرجال شهوة من دون النساء بل أنتم قوم مسرفون بەکارهێنا حتا دانانی تۆ لە غەیری جێگەی خۆیان خوای پەروەردگار باسی قەومی لوطەکە لەتەئتون الرجال شهوة خوا بە مسریف باسییانەکە باسی قەتڵەکە قەتڵ نابێت زیادە ڕەوی لە قەتڵا بکەین ئەفەرمێ زیادە ڕەویکردن لە قەتڵا ئەفەرمێ کارێکی خراپە باسی فرعونەکە خوای پەروەردگار ئەمەمان بەسەراتە نەپەڕێ سەگەر یەکێک گوێی لێبێ ینی کەواتە کوشتن ئەبێت و جائیزە بەڵام زیادە ڕەویتیانەکەین یان ئەوەمە بەسی لە چێ ئەوە یەک ڕوونیەکەمەوە بەڵام جاویستمەوە لە پێشا باسی فرعونەکە إنه كان عاليا من المسرفين باسی قەتڵ ئیمامی شنقیتی ئەفەرمێ زیادە ڕەویکردن لە قەتڵا کارێکی ناڕەوا نادروستە ئەفەرمێ بە سێ ڕێگە ڕوونیەکاتەوە فەرمێ یەکەمیان لە سەردەمی جاهیلیەتە کەسێکی ئەکوشت ئەچوون 3-4 کەسیان ئەکوشتەوە لە بری ئەفەرمێ ئەمە ئیسرافە لە قەتڵا جۆری دووەمیان ئەفەرمێ کەسێکی ئەکوشت ئەچوون خۆ کەسەکەی قاتلەکان نەئەکوشتەوە باوکی برای کەسێکی ئامۆزایکیان نەکوشت کە لە لای خۆشمان شتانە ڕوویداوە ئەوە ئیسرافە لە قەتڵا جۆری سێمیان کەسێک ئەکوژێ ئەچوون قاتلەکان نەکوشتەوە بەزەوەندە نا ئەچون تەمثیلیشان پێ دەکردواتە گویان دەبڕی لوتیان نەبڕی ئەمانە ئیسراف گروپی داعشێکە ئەوەی کە ئێستا لە تەواوی دنیا هەر ڕێکخراوێکی مافیایی هەر ڕێکخراوێکەیکە زیادە ڕەوی لە قەتڵا پێوتری ئیسراف جا خوای پەروەردگار وشەی ئیسرافی تەنها بۆ خواردن و خواردنەوە بەکار نێناوە حتا بۆ ڕۆژانە جلوبەرگ حتا ئەفەرمێ خوای پەروەردگار ولا تطيعوا أمر المسرفين یعنی کەسێک ئیسرافیش کە نابێ ئێمە گوێڕایەڵیان بین ئەوانەی کە ئیسرافەکە لە ئوموری وڵاتە ئیسرافەکە لە کاروباری مادی معنەوی ژیان هەر شتێکەوانە کە ئیسرافی لێکاخوا نەیشی لێکردن کە بە جۆرە لە جۆرەکان ئیسراف بە هەدەردانی ژەگرێتەوە مامۆستا ئەوەی کە ئێستا دەسەڵاتدارانی ئەم هەرێمە سەروەت و سامانی ئەم میلەتە بە هەدرەتەن ئەوەش جۆرەکە لە جۆرەکان ئیسراف وای لێ هاتووە هەر بابەتێک باسەکەی ئیلا ڕەبتێکی دروستە بێ بووی بە هەدەردانی سەروەت و سامانی خەڵکی هەر ئیسرافە زوڵمکردن هەر ئیسرافە چونکم ئیمانداران کاتێکە گوناحەکەن ناڵێن خوای پەروەردگار باسی یا عیبادی الذین ئەسرفوا علی ئەنفوسهم مژدەی کشاندات ئەفەرمێ لا تقنطوا من رحمة کە ئەفەرمێ لا تقنطوا من رحمة الله ئەم بەندانەی خوای پەروەردگار بۆچی ئەخوا ئەفەرمێ ئیسراف مەکەن بۆچی لەبەرەوەی ئیسرافیان کردووە لە زوڵمکردن لە نەفسی خۆیان و لە دەوروبەری خۆیان ئینسان هەر بەوە گوناحەکە یارەوە نییە زوڵم لە خۆی کە کاتێ زوڵم لە بەرامبەرەکەی شەکە بۆیە بە هەدەردانی ماڵی خەڵکی سامانی خەڵکی یا چەوساندنەوە و ملکەچ پێکردنیان هەر جۆرێکە لە زوڵم کە ئیسراف بەشێکی گەورەیە لە زوڵم. زۆر باشە باسمان کرد لەوەی کە لە خواردن و خواردنەوە و لە جلوبەرگ و لە شتی ڕۆژانەوە هەتا تەنانەت لە مەعسیەت و لە خراپەشە با من پرسیارەکە بە دیوێکی ترا بکەم مامۆستا لە شتە چاکەکانیشا ئیسرافەر دروست نییە ینی بنمونە عیبادەتکردن کە گەورەترین شتە ئیسرافکردن لە عیبادەتە دروستە یا نادروستەویش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی دەستنوێژ ئەفەرمێ الثالثة في الوضوء شرف والرابعة صرف دەستنوێژ بەکارهێنان دەستنوێژگرتن ئەعزاکانی خۆت سێجار بیان شۆری ئەفەرمێ شەرەف و گەورەی و تەواوە چوارەمیان ئەفەرمێ سەرەفون ئەوە ئیسرافە چوار جار بەکارهێنن واتە زیاد لە سنت بەکارهێنان هەر عیبادەت و خواپەرستیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سنوورێکی بۆ دیاری کردبێ لەو سنوورا و لەو شەوازە و بەو کەیفیەتە ئەنجام بدرێ هەر کەسێک لەوە زیاتری بکە ئەوە ئیسرافی کردووە چونکە
مجاوزەی حەدی کردووە تەجاوەزی حەد و سنوور بەزاندن چونکە شریعەتی ئیسلام بۆ ئەم کارانە چ بۆ خواپەرستیەکان بێ بۆ چ ئوموری ژیانی ڕۆژانەمان بێ سنوورێکی داناوە هەر کەسێک چوە ئەو دوی سنوورەکە ئیسرافی کردووە ئەگەر دەزوێژ بگرێ. زۆر باشە ئیسلام تێڕوانینی ئیسلام بۆ ئیسراف بۆ ئەوەندە بە هەند وەرگیراوە لە ئیسلامە ینی ئەوەندە نەهی کراوەیان ئەوەندە ئەمر کرابووی کە دوور بکەوینەوە لە هەموو جۆرەکانی ئیسراف هۆکاری ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە کاتێک کە بابەتی ئیسراف دەخوێنینتەوە دوایی زیانەکانی ئیسرافیش دێتە پێشاوت زیانەکانی ئیسراف کە تەماشایان دەکەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت دەست دەکەوێت زیانەکانی ئیسرافی چین هەر میلەتێک هەر کۆڕ و کۆمەلگایەک میلەتەکەی ببێتە میلەتێکی مسرف و ئیسرافکەر ئەو کۆمەلگایە تاکێکی ناتەندروست بەرهەمێنێ ئەوە یەک خاڵێکەیان هەرگیز بە کەڵکی قەیران و بەرگەی قەیران ناگرێ هەر کاتێک کارێکی سەخت ڕووی کرد ئەو میلەتە مسریفە ئەو میلەتە ژنۆ ئێشکێ بۆ ڕەوێک یاخوا هەرگیز ڕوو نکاتەوە میلەتە ئەم میلەتە تووشی ڕەوەیەکی دیکە بێتەوە ئەگەر میلەتەکە لە پێش چەند ساڵێک لە ئیسراف و بەزایەدا نابن ئەو کاتە تەماشا دەکەی ئەو میلەتە ئەژنۆی دەشکێ و تاکی مسریفیش هەرگیز بەرگەی ناڕەحەتی ناگرێ بۆ نمونە ئەگەر بە ڕێزێک تووشی زیندانی ببێ ئەگەر جاران بە شێوازێکی منەظەم ژیابێ بە ڕێکوپێکی بە بەرنامە ژیابێ لە زیندانە ناڕەحەتیەکانی زیندان ئاساییە بەلایەوە بەڵام خەڵکی مسریف بکەرە زیندانەوە دوای دوو ڕۆژ پەکێکەوێ و تەسلیمی هەموو ئیرادەیەکە بێ کەواتە لە پێناو ژیان و ژینی خەڵکیایەوە ئیسلام ئەوەنە بە هەند و بە گرنگ مەسەلەی ئیسرافی وەرگرتووە تاکیدکردنەوە لە بابەتی ئیسراف و ئەو هەموو قەدەغە و نەهی لێکردنە بۆ ئەوەیە کۆمەلگای موسڵمانان ژین و دینیان پێکەوە بن ژین و دینیان تەندروست بێ. زۆر باشە مامۆستا لە نێوان چەمکی ڕەفاهێت ئەوەی کەوترێ فلانە خێزان فلانە بنەماڵە فلانە کەس لە ڕەفاهێتە ژیانێکی خۆشی هەیە ئەمی ئەوترێ لەسەری لە نێوان چەمکی ڕەفاهێت و چەمکی ئیسرافە چی دژیەکیەک یان چی وێکچوونێک هەیە ئەگەر ڕەفاهێت ئەویش سنووری بەزاند لەگەڵ ئیسرافە لوێکچوونیان هەیە بۆیە سەیری قورئان بکەی هەر قەومێکە فەرمی هەر قەومێک بمانەوێ لای بین ئەمەرنا مترفیها ففسقوا فيها فحق عليه القول فدمرناها تدميرا ڕەفاهێت ئەگەر بێت و ڕەفاهێت ئەگە بێت و سنوورێکی دیاریکراوی نەبێ بۆیە سنوورێکی دیاریکراوی بەزاند و سنوورەکەی تێپەڕە چوە ئەو دیوی سنوورەوە ڕەفاهێت دەبێتە ئیسراف بەڵام بەکارهێنانی لە سەرتا بەرنامەکە عەرزم کردی بەکارهێنانی ماڵی حەڵاڵ واتە خواردنی حەڵاڵ لە سنووری خۆی تێپەڕ بکە لە شەریعەتی ئیسلامە پێی دەوترێ ئیسراف بۆ نمونە ئەمە ڕەفاهێتە پیاوێک دووژنی هەبێ بچێ خزمەتکار بگرێ بە بەنگلادێشی کەسێک لەوانە بێنێ خزمەتی ماڵ و مناڵەکە کە ئەمە جگە لە ئیسراف چی پێوترێ پێی دەوترێ ڕەفاهێت دوو خێزانی هەبێ خەڵک بگرێ خزمەتیەوانە بکەن یاخود دوو سەر خێزانە خانوویکی سێ چوار قاتی داناوە دروستی کردووە ئەم سێ چوار قاتە تەنها ژوورێکی لە زستانە بۆ گەرمەکرێ لە هاوینە تەنها ژوورێکی وەفێ نەکرێ ئەم ڕەفاهێتە کوێی ڕەفاهێتێکی تەندروست و تەواوە بەڵکو جگە لە ئیسراف چی تری پێوترێ زۆر باشە ئەگەر ئەم چەمکەم زاراوەیە مامۆستا ئێستا بهێنینە ناو واقعی ئێستەوە کە ڕەمەزانە و ئێستا زۆربەی زۆری خەڵکی بەڕۆژون ئیسراف لە زۆر بابەتە ئاکرێ لە ڕەمەزانە ئەنێگە هەر بە زۆر بە سادەی وەریگرین ئیسراف لە خەوە ئیسراف لە تەمەڵیە ئیسراف لە بێئیشیە ئیسراف لە تووڕەبوونە ئیسراف لە چی حەزەکەم لەسەرەوە قسە بکەی زۆر بە سادەی وەکو فەرموود مانگی ڕەمەزان مانگی خەو نییە باسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی لە سەرەتای مانگی ڕەمەزان شەدە مێزەرە و ئەیقەض ئەهلەه واتا خۆی کۆ کردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماڵ و خێزانی بەخەبەرە کردنەوە مانگی ڕەمەزان مانگی تەمەڵەکان نییە مانگی خەو نییە و مانگی بەتاڵە نییە لە گۆشەیەکی مزگەوتە دابنیشێ بخەوێ یا گەنجە بەڕێزەکان ئێستا بینی بە فەیسبوک و یاری ئەتاریوە کاتەکەی خۆیان نەکوشن یا هەڵناسێ هەتاکەی هەتا نزیکی عەسر ئەمە بەڕاستی ئەمە پێوترێ ئیسراف چونکو مانگی ڕەمەزان بە سادە و ساکار مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و خەرمانی فەلاحێک چۆن لە وەرزی کۆکردنەوەی خەرمانە هەیە مانگی ڕەمەزان بۆ ئێمەی موسڵمان مانگی کۆکردنەوەی عیبادەتە نەک مانگی خەو و تەمەڵی ئەنی ئەکرێ بڵێن بشخەوین ئیسراحەتیش بکەین بەڵام ئیسرافی تیانەکەن قسەکانی من ڕوونە خەڵگوات هێ نەگا مامۆساوتی نابێ بخەون
جستەیشمان حەقی بەسەرمانەوەیە، ماڵ و مناڵیش و خێزانیشمان حەقی بەسەرمانەوە، کۆمەلگا و دەوروبەرەکە و خێزانەکەیشمان حەقی بەسەر دەبێ بخێوین. نەخەوتن دیسانەوەش هەڵەیە، ئەوەش ئیسراف و زوڵمە لە جەستەی خۆت دەکەین. دەبێ بخەوین بەڵام زیادەڕەوی لە خەوان نەکەین، دەبێ بخۆین بەڵام زیادەڕەوی لە خەوان نەکەین، دەبێ بگەڕین بەڵام زیادەڕەوی لە گەڕان نانەکەین. کەواتە کرێ بڵین هەر فەرمانێکی دینی یان هەر ئومورێکی دنیایی کە هەبێ هەم نەبێ زێدەڕۆیی تیا بکەین، ئیسرافی تیا بکەین، نابێت کورتی بکەین، ینی کوردێنان و چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان کەمی کەینەوەلی هەردوو چەمکەکە هەردوو ئیشەکە ئینسان نەبە بە هەڵاو خراپە وایە نا بەتاکید ئینفاق بەخشینی ماڵ و سەرفکردنی ماڵ دوو جۆری هەیە. جۆرێکیان پێی وترێ مەمدوح واتە سوپاسکراوە و ڕێگە پێدراوە کە بە ڕێزێک سەرۆت و سامانی خۆی بۆ ماڵ و مناڵی خۆی بە ڕێگەیەکی شەرعی و سنووردار سەرفیەکە، ئەمە پێی وترێ مەمدوح ئینفاقێک و سەرفکردنێکی سەرۆت و سامان لە ڕێگەیەکی مەشروعە کە پێی وترێ مەمدوح. جۆری دووەمیان پێی وترێ مەزمومەکە ئیفراتی تایە تەفریتی تایە. ئیفراتەکە ئەفەرمێ وآت و حقه ئەفەرمێ خوای پەروەردگار وآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين. حەزەکەم ئەوە تۆ زێڕونکەمەوە. ئیفرات زیاد سەرفکردن و بەفیڕۆدانی ماڵ و سامان و کات و وزە و تاقی خۆت ئەوە پێوترێت تەبزیر. تەبزیریش خوای پەروەردگار هەڕەشەی لێ کردووە، فەرمێ یەکێک لە زیانەکانی تەبزیر ئەوەی کانوا ئیخوانە شەیاطین، بە برای شەیتان ناوبراوە ئینسانە. ئەوە ئیفرات. ئەگە تەفریتیش بێ گرتنەوە و دەستنوقاندن کارێکی ناڕەوایە. ئیسلام باسی ئیعتیدال و تەوەسط و نێوەندگیریەکە، چه بڵاوەکردن و پەرش و بڵاوەکردنی سەرۆت و سامان کارێکی ناڕەوایە، دەستگرتنەوە دەست قۆجاندن و ماڵ و مناڵ احتیاجی دەستی خەڵکی دیکە بن خۆشت هەدبێ، ئەوەش کارێکی ناڕەوایە. ئەوەش جۆری تەفریتەکەیەتی کە دەستی پێوە گرتووە سەرفی ناکا و حەقی خۆی تیانادا. ئەمە مەزمومەکەیەتی. کەواتە ئێستا بینەرێک حەقی خۆیەتی بپرسێ لە نێوان ئەم هەموو چەمکەیە ئیفرات و تەفریت و ئیسراف و بەخشندەی و سەخاوت و سەخی طەبیعەت و ئەمانی کە ئەوترێ چۆن گیانکەینەوە ئێمە کوامانە بکەین باشەکانە و کوامانەش خراپەکانە و بەرەو ئیسرافمانە بە. زۆر ئاسانە. هەموو بینەرێکی بەڕێز، هەموو بیسەرێکی بەڕێز، هەر کەسێک کە بابەتێکی وای گوێ لێ دەبێت دەیبینێ زۆر بە ئاسان ئەتوانێت جای کاتەوە. ئاسانەکەی چییە؟ زاناکانە فەرمون، ئیبن مەسعود وا دەفەرمێ، ئیمامی مجاهید وا دەفەرمێ، ئەفەرمێ هەر ماڵێک ببەخشی فی غەیری طاعەتی الله ئەفەرمێ فهو ئیسراف. هەر سەروەت و سامانێک، هەر کاتێک، هەر وزە و کات و شتێکی خۆت ببەخشی لە ڕێگەیەکی غەیری مەشروع، پرۆژەیەکی خراپ بێ، کارێکی ناڕەوا بێ، پشتگیری کارێکی خراپ بێ، ئەمە پێوترێ ئیسراف. هەر پارەیەک ببەخشی لە پێناوی خوای پەروەردگارە ئەفەرمێ ئەوە پێوترێ ئینفاق، پێی ناوترێ ئیسراف. جا بە شتێک ڕوونکەمەوە، ئەفەرمێ ئەگەر ئینسانێک هەموو سەروەتەکەی خۆی لە پێناوی خوای پەروەردگارە ببەخشە ئیسراف نییە، بەڵام یەک مشت سەروەتی خۆی ببەخشێ بۆ ڕێگەیەکی نامەشروع و غەیری تاعەتی خوای پەروەردگاری تابێ ئەفەرمێەوە ئیسرافە. کەواتە ڕوون بوویەوە لە ڕێگەی شەرعیە و دینی ئیسلام و سەرخستنی دینی ئیسلامە پێی ناوترێ ئیسراف و پێی ناوترێ مبەذیر و تەبزیر، پێوترێ ئینفاق. ئەوی دیکەیان کە لە ڕێگەیەکی نامەشروعە، کەسە کابرا کوڕەکەی ئارەخۆرە، نوێژنەکەرە، کاری نامەشروع و نادروست ئەنجامەدا، هەرچەندە پارە بۆ ئەم کوڕەی سەرفکە پێوترێ ئیسراف، چونکم لە ڕێگەیەکی نامەشروع سەیف ناکا. ئەوی کەش کوڕەکەی طالب العلم و بەڕووی بەدوای کاری شەرعی کەوتووە، علومی شەرعی دەخوێنێ، کارێک کەسێکی باشی کۆمەلگاکەیە دەبینی، ئەم ئینسانە هەرچەندێکی بۆ سەرفکا باوکی پێی ناوەترێ ئیسراف، پێوترێ ئینفاق. مامۆستا لەوەی کە بترسین، ترسمان هەبێ لەوەی کە تووشی ئیسراف نەبین، بۆی تووشی زیانەکانی و هەم تووشی ئەوە نەبین کە خۆی گەورە لێمان بڕەنجە. لەوانەیە هەندێک کەس بکوێتە ئەوەی کە کوردوتەری پێوترێت دەستنوقاندن، ڕەزیل، نازانم ئەو ناوانی کە لێنرێ. چۆن بتوانین باڵانسێک لە نێوان ئیسراف و ڕەزیلیە بێنینەکایەوە؟ بەڕێزەکەم، عەرزم کردن لە سەرەتای بەرنامەکەوە سەرفکردنی هەر ماڵێک لە سنووری خۆی تێپەڕ بکا پێوترێ ئیسراف، و دەستگرتنەوە و دەستنوقاندنی هەر سەرۆت و سامانێک سەرف نەکردنی لە جێگەی خۆیان بەشێکە لە پێوتێ تەفریت،
ئەم تەفریتە لەگەڵ ئیسرافەکە کە ئیفراتە هەردووکیان مەزمومن. واتە کەسێک کە ماڵ و مناڵەکەی احتیاج بن دەبێت بە ئەندازەی احتیاجی ئەوان و چەندەیان پێویستە بۆیان سەرفکە. ئەگەر لەوە کەمتر بگرێتەوە هەڕەشەی لێکراوە لە ئیسلامە نەهی لێکراوە نابێشتی وا بکە و زیادە ڕەویکردنیش ئەمە ئیسراف چەندە مەزمومە دەستنوقاندن و ڕەزیلی و چروکیش بە هەمان شەوەندە مەزمومە. زۆر باشە ئەگەر چمکەکە فراوانتر بکەین لە ئاستی خێزان و تاکە و بیبینە کۆمەڵگا و دەوڵەت و دەوڵەتداری. بۆ نمونە هەر تاکێک هەر خێزانێک کە ئیسراف ئەکات لە هەر بوارێکا بێت لە قسەکردنا بێ لە خەوا بێ لە نان خواردنا بێ لە هەر بوارێکی پیسکردنی ژینگەیە بێت لە هەر بوارێکە پێویست ناکات زۆر تەفاسیلی بێبین. ئەمە لەسەر کۆی سیستمی وڵاتەکە لەسەر کۆی سیستمی کۆمەڵگەکە چیمان بۆ فراهەمەهێنێ و چی زەرێکمان لێ ئەدا لە دوا ڕۆژە. ئەگەر هەموو ئەم جۆرەکانی کە جەنابەت فەرمووت چ لە ژینگەیی بێ چ ئوموری سیاسی بێ ئوموری ئیداری بێ هەموو ئەمانە ئەگەر زیادە ڕەوی لێ بکرێ وەکو ئەم دەردەی ئەمڕۆمان بەسەرادێت کە دەیبینی ئەنی پێشتر ئێمە ئیسراف کراوە بۆیە ئەمە نەتیجەکەی بە تەئکید ئیسرافمان کردووە. ئیسرافەکەی چییە؟ ئیسرافەکەی ئەوەیە کە ئەو هەموو سەروەتەی وڵاتەمان لە غێری ڕێگەی خۆی و حەقی خۆی و جێگەی خۆیان داناوە واتە دانانی هەر شتێک لە غێری جێگەی خۆی پێوترێ ئیسراف. ئەلەم ماوەی پێشوە گوێم لە راپۆرتی وڵاتێک بوو کە داوایان کردو با وڵاتەکە وا بکە هەموو تاکێک لە ماڵەکەی خۆیان بێ حکومەت پارێکی زۆری بداتێ. خەڵکی وڵاتەکە ڕەتیان کردەوە. ئەوە سەرنجامی بۆ کارێکی زۆر خراپەکێشێ. سەرنجامەکەی سیستەمێکی ناتەندروستی وێران دروستە بێ ئەو سیستەمە زەرەر لە ژینگە ئەدا یعنی بەڕ و بەحر تووشی فەسادە بێ و تووشی خراپەیە بێ. پاشان تاکەکانی کۆمەلگا تووشی ئەم تەماڵیە بن هەرکە دوو ڕۆژ لیان گیرایەوە دەسەکەنە بۆڵە بۆڵکردن یاخود پشتشکاندن و ئەژنۆیان دەشکێ. ئەمە وەکو جەنابەت فەرمووی بابەتی ئیسراف بابەتێکە ئیسلام هەروە بە سادە و ساکار. بۆچی بیست ئاەتی قورئان نەهی لە ئیسرافەکە بۆ ئەوەی سیستەمی مسلمانان سیستەمی ژیانی دەوڵەتداریان بێ ژیانیان لەگەڵ ژینیان لەگەڵ دینیان وەکو یەک بێ ئەو کاتە کۆمەلگایەکی زۆر زۆر بەختەوەر وای لێ دێت تاکەکانی کۆمەلگا بەختەوەرترین تاکی ئەو وڵاتە دەژێت. بمان نەسەلمێ بمان دەرەکەوێ بمان ڕوونە بێتەوە کە ئیسلام باس لە هەر شتێکەکە هەر چەمکێک لە قورئانە یان لە فەرموودە صەحیحەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی پێکراوە. ئەمە تەنها پەیوەندی نییە بە بینی بەندایەتی تاک و خوای گەورە بەڵکو ئەمە جگەل لەوەی پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە بەندایەتی تاک و خوای گەورە پەیوەندی هەیە بە کۆمەڵگەکەشەوە بێگومان. بابەتێکی باشە دووروژان خەڵکێک بۆ ئەوەی مسلمانان ساردکەنەوە یا خەڵک لە ئیسلام ساردکەنەوە ئەڵێن ئیسلام بریتە لە تەنها بینی بەندە و خوا. ئەوە زۆر هەڵەیە کە خەڵک وا بزانێ ئەم دینی ئێمە تەنها پەیوەندی نێوان بەندە و خوایە. نە ئەو هەموو ئاەتی ئەحکامە ئەو هەموو ئاەتی باسی ئینفاق و ئەوانە ئەوە هەمووی باسی پەیوەندی بەندەکانە بە یەکی دیکەوە. بۆیە ئیسلام هەموو ئەم بابەتانی کە باسی دەکا بۆ ئەوەی تاکەکان لە نێوان خۆیاندا پەیوەندیان باش بێ. هەر پەیوەندی بەندە و خواوە نییە بەڵکو بەندە بە بەندەوە پەیوەندی هەیە. ئەو کاتە بەندەکان پەیوەندیەکی باشیان دەبێ و کۆمەلگا بەرەو عقارێکی زۆر خراپ ناڕوە. ئیسلام تەنها پەیوەندی بەندە بە خواوە نییە بەڵکو پەیوەندی بەندە بە بەندەویشەوەیە. بەڵێ مامۆستاگە بینە سەر توێژێکی گرنگی کۆمەلگە کە توێژی گەنجانن. تا چەند ئیسرافکردن لە هاوڕێیەتیە لە نێوان گەنجانە و بەبێ بەرنامە و زیاد لە حەد تێکەڵاوبوونی کەسەکان لە دوو بیئەی جیاواز لە دوو کللتوری جیاواز لە دوو خێزانی جیاواز ئەمە کۆمەڵگە بەرەو هەڵدێر یان کۆمەڵگە بەرەو سەر لێ شێوان یان تووشی لێکەوتەکانی دەردە کۆمەڵایەتەکانیەکە. باسی ئیسراف ئەگەر زۆر لێ وردبیتەوە بە بەرنمەیەک تەواو نابێ کە ڕووەکەیتە گەنج بابەتی ئیسراف لەسەر مەسەلەی گەنج بابەتێکی زۆر فراوانە. گەنج جارە لە ئوموری ڕۆژانەی خۆیان تەماشاکەی ئەو گەنجەی لە وڵاتی ئێمە گیرۆدەی بووە. گیرۆدەی ئیسراف لە بەکارهێنانی موبایلە، ئیسراف بەکارهێنانی جلوبەرگە. کاتی وای ئەوەندە ئیسرافەکە لە خۆجوانکردنیا گیری خواردە بە دەست
100 گرام قژی خۆیەوە ئەوەندە خەریکی دەبێت ڕۆژێ بەم لا ڕۆژێ بە ئەمە لایەنێکیان حتا ئەوانی کە موچە خۆریشن هێشتا موچەکەی وەرنەگرتو داوێتی بە قیسی موبایلەکەی داوێتی بە قیستی نازانم فچەکەی چەکەی ئەموو ئەمانە ئەمە ئیسرافن بەڵام ئەو خاڵی بەڕێزت باست کرد زۆر گرنگە هەر کاتێک کۆمەڵگا زیادەڕەوی کرد لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە واتە پەیوەندی کۆمەڵاتی ناتەندروست بۆی خراپ حاڵی نەبێ ناتەندروست کۆمەلگا بەراو داڕوخانی ئەخلاقی و کۆمەڵایەتیە بە بۆ نمونە گەنجێک هاوڕێتی ئەکا لەگەڵ هاوڕەیەکە لەسەر هیچ ئەساسێک هیچ پێوەرێک نییە بۆ ناسینی هاوڕەیەک بۆ گرتنی هاوڕەیەک تەنها شتی مادی و ئارەزواتە ئەم گەنجە کۆمەڵی سەرنجامی خراپ چاوەڕێی دەکا بۆ نمونە هاوڕێتیکردنی خەڵکی خراپ ئەلمەڕ عەلا دینی خەلیلیهی یەکسەر ئەبێتە چی ئەبێتە لەسەر چێتە سەر دینەکەی لەسەر ئەخلاقا چێتە سەر ئەو دوایی دەرهاویشتە خراپەکانی هاوڕێتی کردنی خەڵکی بەبێ بەرنامە ئەو دەراویشتانی ئەبێتەوە کە زۆر کە راپۆرتەکان ئایان بینین کوشتنی لێ بێتەوە تعدای ناموسی لێ دەبێتەوە کێشەی کۆمەڵایەتی لێ دەبێتەوە کە زۆر کات بە شێخ و مەلا و دەوڵەتیش هەل ناکرێ مامۆستا ئەگەر دیسان و بین و سەر مانگی ڕەمەزان ئێوە جەنابتان زانای ئاینین و زیاتر لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای کۆنتاکت و بەریەکەوتن و یەکتربینین و تەلەفونات و پرسیار و ئەمانەتان هەیە لەم ڕەمەزانەیە بە تەجروبەی ژیانی خۆت ئەو بابەتانە چین ئەو شتانە چین کە زیاتر ڕۆژۆوان لە کۆمەڵگەی ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری ئێمە ئیسرافی تیاکە یەکێک لەوانە هەر ڕەبتی بە گەنجەوە هەیە ئێستا لە هەندێک مزگەوت تاکە دەبینی گەنجەکان دێنە مزگەوت ڕادەکشێت لە گۆشەیەکا و خەتێکی هێناوە خەریکی فەیسبوک و ئەوانەیە ئەمە بە ڕۆژۆوە ئەزانێ بەمە عیبادەتی کردووە خەریکی ئەوانەیە خۆم بینی و من لە مزگەوتەکانە گەنج ئەتاریەکە موبایلێکی پێ 2 سعات 3 سعات خەریکی ئەتاریە ئەمە لایەنێکە لایەنێکیان کە لە گەنج تێپەڕکەین ئەوەی کە ئیسرافە ڕۆژۆوان تووشی بووە خەوە جگەل لەوە کەمتەرخەمیەتی لەو فرسەتە زێڕینەی کە لە بەردەستایەتی کە تەبەن عەرزم کردن وتم زیاد بەکارهێنان یا کەم بەکارهێنان هەر پێوتری ئیسراف ئەم کاتە زێڕینەی کە لە بەردەستمانە لە مانگی ڕەمەزانە حەق وایە ڕۆژوان بە دوعا و قورئان و نزا و پاڕانەوە ئەوانە بەکار پڕیکاتەوە ناکرێت بە خەو یا بە لەه لەعب و ئەوانە تا بەیانیدا ئەنیشە ناخەوێ گەنج هەتا پارشە و پارشەوەکەی کە ئەخەوێ لە ڕاستیە هەڵەیە ئەگەر تۆ تا بەیانی نەخەوی نوێژی بەیانی نەچیت بۆ جەماعەت تا بەیانی نەخەوی بەیانی کە خەوتی هەتا عەسە خەبەرت نەبێتەوە ئەمانە هەمووی ئیسرافن بۆیە لێرەوە داوام لە گەنجە بەڕێزەکان لە هەموو ڕۆژوانان بەگشتی بەس گەنجی بەڕێز ئەم فرسەتە زیێڕینەی لە بەردەستمانەیە ئەوە خەریکە بەشێکی دەڕوا لە سێ بەشەکەی 20 ڕۆژیکە خوا یار بێ ئێتر ڕەمەزان نامێنێ ئەو کاتی ئەم فرسەتی کە ئێمە تەراوی حەکەین لە مزگەوتاوە بە ڕۆژا بە ڕۆژوەبین ئەوە کو هەیە بۆیە ئەوە نابێ خەڵکی کەمتەر خەم بنتیایە دەبێت لە جێگەی خۆیان سەرفیکەن بەڵێ ئەگە بینە سەر خانمان خوشکان مامۆسا زۆر جار بە بیانووی ڕازاندنەوە و جوانکردنی ناوماڵ زۆر جار هەم خۆیان و هەم خانەوادەکە و هەم مێردەکانیشان تووشی زۆرێک لە ئیسرافەکەن بەوەی کە ئەوە جەژنە ئەبێ ناوماڵ گۆڕین ئەبێ ژوور هەرچەنە ئێستا قەیرانە بەڵام خۆ ئەمە بەدەرنیە لەوەی کە ئەمە لە هەندێک ماڵ لە هەندێک کەسایەتی و ینی کۆمەڵگای هەربوونی ماوە بۆی کە ناوماڵ گۆڕێ ژووری میوان گۆڕێ نازام ژووری مەتبەخ بگۆڕێ یان ئەم هەموو قەرز و قیستەی کە وەک ئاماژت پێکرد لە ساڵانی پێشوا بۆی کە موچەیەکی باش هەبوو ینی لە پڕکە ئەم موچەیە نەما کەس نازانێت چۆن قیستەکان و قەرزەکانی باتەوە حەزەکەم لەسەر ئەمە لەسەر خانمان قسە دەبێت وەڵام مامۆستا دانایەن باسی ئیسراف ئافرەتان لێ بێبەش نین ئافرەت هەندێکیان هەر قەیران نازانن ئەوە بەڵام مەسەلەی ئیسراف بۆ جەژن بێنی ناوماڵ بگۆڕی ئیسرافە ئەگەر هەر کەسێک پێشوازی لە یەکەی لە میواندەرەکە ئەولیایش بێ هەر ئیسرافت کردووە چووکم بەکارهێنانی ئەم شێوازەی کە لە وڵاتی خۆمانە ماوەی لەمە پێشتر هەبوو کە گۆڕینی ناوماڵ بەداخەوە ملتەزیمەکانیش تو شێوی ئیسرافە بوون خوشکێکی بەڕێز دەگەڕایە دەڵێ ئافرەتێکی داپۆشراوی محەجەبە ڕۆشتۆ بە یەک جارا 4 حیجابی کڕیوە ئاخر 4 حیجابت چی لێ ئەەکەی
چوار حیجاب چی لەکەی ئەمە جگەل لەوەی کە ئیسرافە چیتری پێوترێ بە ئێستا دانەیەکیان بێ 6 مانگی کە دانەیەکیان بێ دیسانەوە ببوورە ئەوە جەختەکەینەوە کە ناڵین ماڵی مسلمان ماڵێکی پرتەوازە و ناشرین و ڕۆڵ و خراپی تیابێەوە ئافرەت و پیاوی مسلمان جلی ناشرینیان لە بەراوێ بەڵام بزانین چۆن ئەمە بەکار ئەوەی سەر بەڕێزت ڕوونەکەمەوە بەداخەوە بەڕێزی وا هەیە کرێت چییە؟ هەموو ساڵێک ناو ماڵەکەی ئەگۆڕێ لەم ماڵبار دەکاتێتە ماڵێکە لەوێشەی گۆڕێ ئەم مسلمانە ئەگەر 5 فەرزە لە مزگەوتا بێ ئەمە بە هەڵەدا چوە تووشی ئیسراف بووە ئەوەی کە من باسم کرد زیاد بەکارهێنانی جلوبەرگ ئیسرافە ئەوەمان نەوتەوە کە مسلمان شڕۆڵە و پیسوپۆخڵ و یعنی زۆر داما بێ ناوماڵێکی شپرزی بێ دەبێ مسلمان ماڵی زۆر لە ماڵی خەڵکی جوانتر بێ پڕ بێت لە بەختەوەری هەم مادی بێ هەم معنەوی بێ خوشکی بەڕێزی ئیماندار دەبێ زۆر داپۆشا و پۆشتە و پەرداخ بێ پیاوە بەڕێزەکان دەبێ هەمیشە بۆنی خۆشیان هەبێ جلوبەرگیان جوان بێ بەڵام ئەوەی کە ئیسرافە بۆن منە بەڕێزێک گەنجێک چەند جۆر قماش دێت هەر لە ڕەنگێکیان قاتێک دەکات لە هەر قاتێک سعاتی خۆیە خوێنڕێی خۆی هەیە کراسی خۆیە ئەمە پشتێنی خۆیە ئەمە بەڕاستی دانەیەک دوان سیانە ئیتر لەوە زیاتر پێوتە ئیسراف بۆیە ماڵی مسلمان دەبێ پۆشتە و پەرداخ بێ ڕێک و پێک بێ جوان بێ پاک و پوختە بێت یعنی زۆر منەظەم بێ ئەوەی کە دەڵێم ئێمە گلەیمان هەیە بە ملتەزیم و غێرە ملتەزیمەکانەوە هەر کاتێک کە کەسێک دەبینی ناوماڵەکەی لە جەژنە هەر هەمووی دەگۆڕێ بە چەندین وەرەقە کردوێتی ئێسەدا بە چەند وەرەقەیەکی کەم ئەمە ئیسرافە ئەوە نەخوا پێی خۆشە پێغەمبەری خوا پێی خۆشە نە ئیسلام شتی داوا کردووە خوشکێکە ئیلتیزامدار بێ ملتەزیم بێ یاخود ملتەزیمەیش نەبێ هەر کامێکیان بێت دەبێ پۆشتە و پەرداخ بێ بەڵام زیاد نەکا زیادە ڕەوی نەکا لە ئیسراف لە جلوبەرگەکەیە چەند لە خواردنە ئیسرافەیە لە بەرگ و پۆشاک و ناوماڵیشا بە هەمان شەوە ئیسرافەیە زۆر باشە ئەگەر ئێستا وردە کەوتونەتە کۆتایی بەرنامەکە ئەمە زیانەکان و ئەمە باس و ڕۆڵ و با بڵین گرنگی ئیسلام بوو با بڵین بە ئیسراف کە زیانەکانی چین و خەتەرەکانی چین لە جێی ئیسراف ئێمە چی بکەین؟ ئەنی چی بەدیلی ئیسرافە؟ بەدیلی ئیسراف گەڕانەوە بۆ سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین چارەسەرە تەماشا بکە بزانە ببوورە مامۆستا ئەکرێ بڵین ئێستا ساڵی 2014ەیە بە هەزار و ینی ئەوەندە ساڵ پێش ئێستا 1430 ئەوەندە ساڵ پێش ئێستا ینی ئێستا لەوانەیە ئەمە پرسیاری کەسێک بێ بڵین بگەڕێنەوە بۆ ئەتوانین ئەم ژیانی شاری سلێمانی بەراوردکن بە مەدینەی 1430 ئەوەندە ساڵ پێش ئێستا جارێ من قسەکەم تەواو نەکرد ڕستەکە کەوتم گەڕانەوە بۆ سنەت گەڕانەوە نییە بۆی حەسیرێک لە ژێر خۆمانە ڕاقێن یا وشترێک بسێنین خەڵ بەوە حاڵی نەبێ گەڕانەوە بۆەوە نییە تەنها دوو پاچە قمەش بەسین بە ناوقۆماناوانە ئەمە گەڕانەوە بۆ سنت نییە گەڕانەوە بۆ سنت ئەوەیە تەماشای فەرمایشتی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم فەرمێ خراپترین دەفرێک و تورەکەیە کە پڕیکا گەدەیەتی ئەفەرمێ بە سنوورێکی بۆ دیاری کردە فەرمێ بە ئاوا بێ حەکیمێک کە دەچێتە مەدینە پرسیار دەکەن ماوەیەک دەمێنێتەوە کەس ناچێ بۆ لای بۆ چارەسەری نەخۆشی پرسیاری کارە ئێوە چی ئەەکەن ئێوە چین وتیان ئێمە قەومێکین تا برسیمان نەبێ ناخۆین تا برسیمان نەبێ نان ناخۆین کە نانیشمان خوارد تێر ناخۆین ئەمە حەزەکەم شتێکت پێ بڵێم ئەوەی کە فەرمایشتەکەی جەنابتە ئێمە چی بکەین ئێستا بۆ 2016 چەندێکە چی ئەەکەین بەچین بۆ 2020 چی بکەین ئیسلام چۆن داوامان لێکە داوامان لێکە اعتیدال لە بەکارهێنانی شتە مباحەکانە و حەڵاڵەکانە دوورکەوتنەوە لە حرامەکان هەر کۆمەلگایەک شتە حەڵاڵەکان خوای پەروەردگار وای لێ کردوین حەڵاڵەکان ئەوەندەن کە احتیاجمان بە حرامەکان نەبێ ئەگەر حەڵاڵەکانمان لە جێگەی خۆیان بەکارهێنان گەڕانەوە بۆ سنەتە ئەگەر مباحەکانمان لە سنوورێکا بەکارهێنا گەڕانەوەیە بۆ سنت ئەگەر دوور بکەوینەوە لە حرامەکان لە شتە تەرفیهیەکان ئەوە گەڕانەوەی بۆ سنت بۆیە وتم گەڕانەوە بۆ سنت خەڵک یەکسەر پێناسیەوە نەکەوکو جەنابەت فەرمووی وەڵا گەڕانەوەی بۆ 1400 ساڵ نە گەڕانەوەی بۆ ژیانێک کە خوالی ڕازیە بۆ ژیانێک کە پێغەمبەری خوا پێی ڕازیە و شتە حەڵاڵەکان جا شتێک خاڵەکەی ڕوونی کەمەوە ئەویشەوەیە کە زیاد بەکارهێنان لە خواردن و خواردنەوە ئاسەواری زۆر خراپەیە زانە پزیشکەکان ئەفەرمون هەمووی علمی طب کۆکراوەتەوە لە نیو ئاەتە ئەفەرمی کولو وەشڕەبوو وەلا توسریفوا بخۆنەوە ئیسراف مەکەن ئەمە یەکێکیان
بۆیە ئیسرافکردن ئاسەواری خراپی ببێتەوە ئەوەی کە ئێستا خەڵک گیری خواردەوە بە جستەیەوە بە قەڵەویەوە بە زەخت بە شەکرە بە تووڕەبوونەوە بە هەموو ئەمانەوە ئەمە ئاسەواری زیادە ڕەویە لە خواردن و خواردنەوە و نەکتەنەوعەکەی وەکو جەنابەت فەرمووی زۆر بەکارهێنانیان بەکارهێنانی هەموو جۆرەکان و زیاد بەکارهێنانیان ئەمانە هەمووی ئاسەواری خراپیان لێ دەبێتەوە کە ئێستا بۆ خۆ دەبینی لە لا کۆمەلگای ئەمەداوە هەیە. زۆر باشە من کاتی بەرنامەکەم لەوە زیاتر دەرفەت نایە پرسیاریکە بکەم قسە و باسی کەما بوو لەسەر ئیسراف بکەین بەڵام من حەزەکەم دقەیەک بۆ دقە و نیوێک تا 2 دقە کاتماوە بیدەم بە خۆت بەهۆی ئەوەی کە پرسیارەکانی من نەمهێشت بێ بابەتێک بڵێ یان شتێک بە کاڵ و کورچی وترابێ تەکمیلی بکە حەزەکەم دواوتە بۆ تۆ بێت. دواوتەم مامۆساگیان ئیسلام هەر بابەتێکی باس کردووە هەر بابەتێکی وروژاندووە و قسەی خوای پەروەردگار قسەی لەسەر کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی لەسەر کردووە بێ حکمت نییە بە هەوانتە 20 ئاەتی قورئان باسی شتێک ناکە 20 ئاەت ئەفەرمێ ئیسراف مەکەن خوای پەروەردگار مسریفینی خۆش ناوێ فەرمێ ئیسراف مەکەن مسریفین کاری خراپیان کردووە ئیطاعی مسریفین مەکەن هەموو ئەمانە بوون هەر بابەتێک هەڵەگری ئیلا ڕەبتێکی بە دین و ژینی ئەو خەڵکەوە هەیە بۆیە ئیسلام ئەیەوێ لە بابەتی ئیسرافە کۆمەلگایەکی تەندروست دوور لە نەخۆشی دوور لە مینەتی دوو لە ناڕەحەتی و هەر کاتێک تووشی ئەو کۆمەلگایە تووشی چەرمەسەری و ناڕەحەتیەک بوو ئەو کۆمەلگایە بەرگەی ناڕەحەتیاکان بگرێ کۆمەلگای مسلمانان ناڕەحەتیان زۆر لەسەرە ئەسڵ وایە مسلمانان لە هەموو کەس دەست پێوەگرتر و منەظەمتر بن لە ئوموری ژیانی ڕۆژانەیانە بۆیە میحنەت و ناڕەحەتیەکان لەسەریان بە ئاسان لەسەریان تێپەڕێ هەر ئەوەندە بووکە بابەتی ئیسراف 20 ئاەتی لەسەر هاتووە 13 حەدیسی لەسەر هاتووە ئەو هەموو ئەثەرە هاتووە لەسەر ئیسرافە بەس بۆ یەک خاڵە بۆ یەک کۆمەلگایەکی تەندروست و تاکی تەندروست بەرهەم بێنێ ئینشاءڵڵا. بەڕێز مامۆستا عەبدولستار هەورامی زانای ئاینی سوپاس بۆی کە لەم گفتوگۆیە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە و بۆ هیواین بەرنامەکە بێتە مای ڕەزامەندی خۆی گەورە و هەم بینەرانی ئەزیز و خۆشەویستیش سوودیان لە هەم پرسیارەکانی ئێمە هەم وەڵامەکانی جەنابەت بینی بێت. زۆر سوپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. زۆر سوپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا گفتوگۆیەکی دیکە لەسەر بابەتێکی گرنگ پەیوەست بە مانگی ڕەمەزان و بە ئاینی پیرۆزی ئیسلام هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین ڕۆژووی هەموو لایە قبوڵ خواتان لەگەڵ.